بەڵێ کاگەندرێن لەو راپۆرتە ینی لە سەتا دووی گەندەڵی و فەرهودی سەروەت و سامانی خەڵکی کوردستانە تەنها لە سەتا دوو جاوز لە سەدا تۆ چەند ساغ بۆتەوە؟ بەڵێ ئێستا بەس لەو راپۆرتە کە لە سەتا دووە کۆی پارەی بە هەدەردراو 100 ملیۆن دۆلارە تەنها لە راپۆرتە لە سەدا دوو لە سەتا دوو جابیکە لە سەدا سەد چەند نەمە بەستم ینی کە دەرێن لە سەتا دوو چۆنی هەڵدەسەنجێنم لەبەرەوەی دوور و نزیگاگامان لە دۆسیە ئەمریکا هەیە ئەوەی لەو راپۆرتە باسکرایە لە سەتا دووی ئەو دۆسیەیەکە لە دادگا دژیانە بۆیە دەرەم لە سەتا دوو لەناو دۆسیەکە باز نەکرێت ینی لە دادگای ئەمریکا باڵێ ئەمریکا باس کراوە تەنها لە سەدا دووی ئەوەی دادگات دەگرێتەوە اینجا تەنها لەم دۆسیەکە بڵاو کرایتەوە لە 31 باڵەخانە و لەگەر کۆمەڵی خشل و سارەی گرانبەها 100 ملیۆن دۆلار بەهایەکەیتی لێرە سەیرەکە لەوەی دایە کاگەندرێن ڕێخەرانی ئەم راپۆرتە لە جۆنەسان مۆر دەپرسن چۆن ئەمەتان کردە و توێتی هەمووان بە ئاسایی یاسایی کردووە اینجا بینە بەرچاوت هاوڵاتی خەڵکی کوردستان هاڵ سوڕاوان و کادیرانی پارتی ئێوە موچەتان 500,000 ئەمان لە تەنها لە سەتا دویان 100 ملیۆن دۆلاریان بردە 31 باڵق لەوەش خۆشتر کاکەندرێن دووشتی زۆر سەیری تێدا ینی کۆمپانیای گۆڵدن ئیگل گلۆبال لە کوردستان ئیشی دەڵالیکردن لە بۆ کۆمپانیاکانی ئەمریکی و ئەوروپی بۆ وەرگرتنی باڵەخانە و ئەو ستی دروستکردانە و ڕێکلامکردن و خۆیان وا ناساندووە کە هیچ پەیوەندیشیان بە بنەماڵەی بارزانی نییە بەڵام لەم راپۆرتە وا دەست نیشانکە بەپێ ئەو دۆسیە تایبەتانەی دەست ڕێخەرانی ئەم راپۆرتە کراوە خاوەندارێتی ڕاستەقینە لە بۆ بابۆ کوڕە بچووکی مەسعود بارزانی و خێزانەکەی دەگەڕێتەوە کاتیا بە ئەسە سلۆڤینیا ئێستا هاوژینی بابۆیە تەنها لەوێندە لە بۆکڕینی ئەسپێک 3 ملیۆن دۆلاریان سەرف کرد دواتر ئەسپەکەیان بە هەدیە دایتە کەسیتر اینجا ستێر گروپ ناوی لەم راپۆرتە داهاتیە ستێر گروپ ئیشی چ بووە تەبان هەمووان دەزانین ستێر گروپ ساڵی 2002 دروستکرا ساڵی 2010 ئەو دووبرایە کە دروستیان کردبوو دوورخرانەوە خاوەندارە ڕاستەقینەکەی لە بۆ مەسرور بارزانی دەگەڕێتەوە کورتەکەی دەستی بەسەر داگیر کرا دەستی بەسەر داگیران نا لە سەرەتادا ینی ڕووکەشیان دروست دەکرد لە بۆ پارەسپیکردنەوە بەڵام ئێستا گەیشتە قۆناغی سیقیان بە کەس نەمایە بە خۆیان دەیکەن لەبەر چێ لەبەر ڕۆژەکانیان کەممایە و لەوەش خۆشتر کاگەندرێن ینی لە ئەمریکا سیستەمێک هەیە پێ دەرێن LCC چیە؟ کۆمپانیای مساهەمەیە کەسە ڕاستەقینەکان دیار نییە مەجلیسی بەڕێوەبردنی هەیە و لە خوارەوە کۆمەڵی کۆمپانیای زۆریان هەیە ئەمانە هەستانە چیان کردێ بۆ سپیکردنەوەی پارەکانیان هەموو ئەو LCCیانیان دروست کردێ گۆڵدن ئیگل گلۆبال ستێر گروپ لەناو ئەم تۆڕەیدانە بەڵام لەوە خۆشتر چییە؟ ینی جاران زۆر جار لە دۆسیەکانی خۆمان لە ڕاگەیاندنە تایبەتەکانی خۆمان لە فەیسبوک لەوانە دەباموت چەتەکانی کوردایەتی زۆر کەس لە ڕۆژنامە نووس ڕاگەیاندکار بەمایانەوە ئەو شێوازی زمانەکردن قسەکردنە زۆر عیبە بەڵام ئێستا بە بەڵگە لەو راپۆرتەی ناویان هاتیە وەکو چەتەکانی دەریای کاریبی چۆن لەوێن دەرهەستانە دوو کۆمپانیایان 5 کۆمپانیایان دروست کرد بەڵام لەو راپۆرتە دوو کۆمپانیا ناوی هاتیە کۆمپانیایەک بە ناوی زاک سپارۆ چیە یەکێکە لە کاراکتەرەکانی فلیمی دەریای کاریبی کە چەتەی دەریانە کۆمپانیایەکە ناوی زاک سپارۆیە چی خاوەنداری ئەسلیتی مستەفا مەسعود مەلا مستەفا هۆی پێی دەڵێن بابۆ اینجا ڕێکخراوی کۆمپانیای شتیا هەیە بەنە ئیدواردی چییە؟ یەکێکە لە کاراکتەری ینی فلیمی چەتەی دەریایی کاریبی ناوی ئیدواردیە ئەو یەک لە چەتەکان خاوەنە ئەسلیەکەی چییە؟ مەسرور بارزانیە بۆیە ئێستا ینی زۆر ئاساییە لە بۆ من کە جاران سکاڵایان لەسەرەمە تۆمار دەکرد ینی هاوڕێمان بە ڕێزمەکی ئامێدی تەنها لەسەر ئەم جۆرە وشانە 42 سکاڵای لەسەر تۆمار کرای هەر هەمووشی دۆڕاندیە لە ئەڵمانیای بەڵام ئێستا من
بە پشبەستن بەم راپۆرتە قسەی من یە قسەی ئەوە فەرم قسەی راپۆرتێت چەتەکانی دەریای کاریبی بنەماڵی بارزانی ناویان هەیە. اینجا ئەم دوو کۆمپانیا کاریان چ بووە؟ ئەم دوو کۆمپانیایە بۆ پێداویستی کەلوپەلی ناوماڵیان، دایانگەی مناڵەکانیان، کرێکاری پاکردنەوەی ماڵەکانیان، کڕینی خشل، سیارەی گرانبەها، پارەکانیان لە ڕێگەی ئەوانەوە سەرف کردووە. ئەمە بۆ چییە؟ بۆی خۆیان لە باجی ئەمریکی بشارەوە کە بە پێی قانونی ئەمریکا ئەوە جەریمەیە. یعنی بینە بەرچاوت تەنها لە یەک راپۆردا کە وەکو پەریخان باسی کرد 33 لاپەڕەیە. لە 33 لاپەڕەی بەهای گەندەڵی 5 لە کوڕەکانی مەسعود بارزانی کە هەر پێنجیانن و خێزانی بابۆ خاتو خێزانەکەی لەگەڵ دوو کەسی تر کە سەروەر پێداوی لای پێداوینە. بەڵێ خێزانی بابۆ کوردە؟ نەخێر، خەڵکی سلۆڤینیا ناوی هاوژینی بابۆیە، خێزانی ینی بە ڕەچەلک سلۆڤینیا، بەڵام زۆربەی وەخت لە سویسرادا دەنیشن و لە ئەمریکا دەگمەن دەستنەوە کوردستان. ینی 5 لە کوڕەکانی مەسعود بارزانی کاتیا خان لەگە سەروەر پێداوی و لاوین پێداوی تەنها ئەو هەشت کەسە باشە؟ ئەو هەشت کەسە بەهای گەندەڵیەکانیان لەم راپۆرتەدا 100 ملیۆن دۆلار. ئەو قسەی من نییە، قسەی ئەو راپۆرتەیە کە تێیدا وردەکاری باسکرد. لە سەداش لە ناوخۆ نییە لە دەرەوەی لەوەش خۆشتری یەک شتی کە هەیە کاگەندرێن. ینی بەنمونە وەکو پەریخا باسی کرد باڵەخانەیەکیان لە نزیک، ینی باڵەخانە نا قەڵایەکیان لە نزیک واشنگتۆن دیسی کڕیا لەسەر شێوازی قەڵای فەڕەنسی دروست کرا، وێرانە بووە بە 20 ملیۆن دۆلاری. باشە 220یان لێدایە نۆژەنیان کردەوە. ئینجا لەوەش خۆشتر ئەوەیە دواتر بەبێەوە یەک فلس بێتە سەئیسابی کەسێکی بەهادێدرایتە کۆمپانیایەکی تر کە هەر ئی خۆیانە. ئەمە بۆچی بۆی تەعاویل بگۆڕدرێ ناو بزیر بکرێتن. بەڵام لە بە خۆشحالی و ئەم ڕێکخراوە لەبەرەوەی ڕێکخراوێکی پرۆفیشناڵە لەم کارەدا بنکۆڵکاری زۆریان کردووە، هەموو شتەکانیان بە بەڵگەینە وە لە هەوەش گرنگتر یەک شتە کاگاندرێن کاتێک کە دەڵێن ڕێکخراوی ینی کۆمپانیای جاکسپارۆ خاوەنەکەی بابۆ بارزانیە یان ئیدوارتی خاوەنەکەی مەسعود بارزانیە، خۆ لە ناو ڕێکخراوەکە لە ناو کۆمپانیاکەی ناویان نییە، ئەستی دروستکردنەکەوێ ناویان بشاردرێتەوە. لێ لە دەریای کاریبی دروستیان کرد، لێ بە ناوی چەتەکانی دەریای کاریبیش ناویان، بەڵام دیسانش پێیان نەکراوە. دەزانیت زۆر پێیان چۆن کە ئاشکرا بووە پارێزەری بنەماڵی بارزانی کۆمەڵێک ئیمێڵی دەستی بەسەداگیرە، ئەو ئیمێڵانە دەیسەلمێنن کە خاوەن ئەستەکانیان فرانە و فران شێوازی پارە سەرفکردنەکەیان. جا لێرە پرسیارە ئەستێکە ئەوەیە چۆن ئەو ئیمێڵانەیان کردە بەردەستی. ئێوەش گرنگە چۆن ینی ئەمە خاڵە گرنگەکەیە. من نازانم چۆن کەوتوتە بەردەستیان، بەڵام دەزانم خەڵک هاوکاری کردین چکە ئەمە ئیشی دوو ڕۆژنامەوان نییە، ئیشی دەستگایەکیش نییە، ئیشی دەستگاژنە، ئیشی دەوڵەتە. ڕاست وەنی یەک شتی کەش کاقادر ئیشارەی پێدا من دەمەوێت دووبارەی بکەمەوە. ینی وڵاتانی ڕۆژئاوا ئەمریکا بە تایبەتی هەر دەمایەک بیانەوێ کەسێک ئاوت بکەن وەکو چۆن سەرۆر پێداوی لاوین پێداویان لە 2010 ئاوت کرد لە ستێر گروپ، سەرەتا دێن بەم شێوازە وایان لێ دەکەن. ئەوە جار دەسەڵاتی مادیان دەست بەسەدا دەگرن، هەموو پارە و پولەکانیان، وەکو چۆن وایە لە سەرکردەکانی ئەفغانستان کرد، وەکو چۆن وایە لە سەرۆکی پێشووتری بەرازیل کرد کە ئێستا لە زیندانە، ئاوایان لێ دەکەن. ئیتر دواتر هەنگاوی تر وەکو کاقادر وتی زەمینە سازی دەست پێکە. باش شادەماریان دەبڕن کە مادیە کە ئەوان شادەماریان بڕا دواتر ئەوانتر ئاسانە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەمەی لەم راپۆرتە باسکرا کە بەهاکەی 100 ملیۆنە